چ ڕۆڵێک هەیە کە تا ئێستا نەتبینیوە و زۆر حەزەکەی ڕۆژێ لە ڕۆژان ئەو ڕۆڵە ببینی؟ ئەگەر من پرسیارەکەت جواب بەمەوە بەڕاستی زۆرن، یعنی تۆ لە ئەدەبیاتی کوردیەوە وەرە پیاوەرە هەتاوەکو ئەگاتە بۆ نمونە سینەما و شانووی جیهانیش زۆرن ئەو ڕۆڵانێکەوە ئەکتەرێک عاشقە بۆیکەوە بیبینێ. ینی بۆ نمونە من حەزمە کرد لە ئیشێکی درامی بێ یاخود فیلمێ بێ دەوری مەحوی ببینم، ینی ژیانی مەحوی بکرێتە کارێکی هونەری دەوری مەحوی بینم یا دەوری نالی بینم. ئەو گەورە شاعیرانی کورد ئەوانە خەونە بەڕاستی بۆ بینیان یاخود زۆر جار ئێستا تۆ ئەکەی بەسەر ئیشێکی تازاکە لە جیهانە ئەنووسێ شانۆییەکەی خوێنیتەوە یاخود سیناریۆیەکە چوزان مێخێنیتەوە هەستەکەی ڕۆڵێکی تایە کە تۆ لەو پێشنەوە بیستوە لەو پێش نەزانیوەم ڕۆڵایە بەڵام کەی خوێنیتەوە هەستەکەی عاشقی. یعنی ئەم دقەیە من ناتوانم ڕەنگە کە باسی نالی و مەحویم کرد ئەوە خودیای کۆرم بوو بێ و عشقی کۆنم بوو بێ و تا ئێستا نەهات بێتە دی، بەڵام ئیتر بە بەردەوام لە نەتیجەی خوێندنەوە و نەتیجەی متابعە و ئەپدەیتکردن تۆ کۆمەڵێکی زۆر ڕۆڵ یەتە بەردەمە حەز بە بینینێتی.